هێزە سەربازی عراقیەکان بەردەوامن لە پێشڕەویەکانیاندا بە ئاڕاستەی ناوشاری مووسڵ پاش نزیکەی 2 هەفتە لە دەستپێکی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی شارەکە لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. دوا بە دوای ئازادکردنی ناوچەی گۆگجەلی هێرشەکان لە قۆڵی ڕۆژهەڵاتی مووسڵەوە دەستیان پێکردووە. قوات مکافحة الإرهاب هێزە عێراقیەکانی دژە تیرۆر و هێزە ئاسایشەکانی تر کۆنتترۆلی تەواوی بزوایە و گوگجەلیان کردووە و ئێستا لە دەواازەی شاری مووسڵداین و وهای دادەنین لە ناو شارەکەداین، ینی لە سەرەتای ئازادکردنی مووسڵداین و تەنها سەختیەکیش هەمان بێت چۆنێتی پاراستنی ژیانی هاوڵاتیانی سیڤیلە. هێشتاش دەنگی تەقە و شەڕی ناوبەناو لەو ناوچەی نزیک شاری مووسڵ بەردەوامە، بەڵام هەندێک لە یەکە لەشکریەکانی عراق توانیویانە بەرەو پێشچوونی زیاتر بەدەستبێنن بە بەراورد لەگەڵ ئەو نەخشانەی بۆ هێرشەکان داڕێژراون. ئێمە کەوتینە پێش پلانەکانەوە، هەرچەند نەدەبووە ئێستا لێرەدا بووینایە، بەڵام بەهۆی خێرایی پێشڕەوەکانەوە توانیمان بە ماوەیەکی زۆر کەم بگەینە ناو مووسڵ و 42 کیلومتر زیاتر لەوەی بۆمان دانرابوو چوینەتە پێش و ئێستاش چاوەڕوانی یەکە سەربازەکانی ترین بگەنە لامان و بەردەوام بین لە ئەرکەکانمان و تەنها ڕووی چەکەکانیشمان لەوانن کە هێرش دەکەنە سەرمان. لەگەڵ تەواوی ئەو هەنگاوانەی بۆ پاراستنی ژیانی خەڵکی سیڤیل دەندێن، بەڵام وەک نەتەوەیە گرتوەکان ئاماژەی پێدەکات تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی تاکتیکێکی ترسناک و تۆقێنەر لەم شەڕەدا بەکاردێنن. راپۆرتمان هەن سەبارەت بەوەی لە نزیک ئۆفیسەکانیان و شوێنە سەربازەکانیشانەوە خەڵکی سیڤیل دادەنێن. ئێستاش هەروادیە و ئەو ئەگەرش زیاد دەکات کە خەڵق وەک سپەر بەکاربێنن بۆ بەڕێنکاربوونەوەی هێزە لەشکرە عێراقیەکان. هەر کەسێکیش ئەو فەرمانەیان جێبەجێ نەکات دەیان کوژن، بە تایبەتی ئەوانەی پێشتر لەگەڵ هێزە ئاسایشی عێراقیەکاندا بوون. جموجۆڵە لەشکریەکانی تورکیا لەسەر سنوور نەبوونەتە تەگەرەیەکی ئەوتۆ لە بەردەم بەرەو پێشچوونەکانی لەشکری عراق بۆ مووسڵ. تورکیا هێزێکی زرێپۆشی خۆی نردوتە ناوچەی سلۆپی هاوسنوور لەگەڵ عراق و سووریادا و وەزیری بەرگری تورکیاش دەڵێت ئەم جموجۆڵە لەشکریانە وەک خۆ ئامادەکردنیەکە بۆ هەموو ئەگەرەکانی لە ئارادان. هاوکاتی چوونە ناوەی هێزە عراقیەکان بۆ گەڕەکی کەرامەن لە ناوشاری مووسڵدا، دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن هەناسەیەکیان بەبەردا هاتۆتەوە. هەمومان لێرەین و شانبەشانی لەشکری عێراق دەجەنگین دژی ئەوانەی زیانمان پێدەگەێنن. داعش ئازیزێکی منیان کوشت چونکە ناوی سادق بوو. نەمان دەتوانی مۆبایلەکانمان بەکاربهێنین، ژنان نەیان دەتوانی بچنە دەرێ ئەگەر بە تەواوەتی خۆیاندا نەپۆشیایە. دانیشتوانی زۆربەی ئەو ناوچانەی لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ڕزگارکراون دەڵێن کەمی خواردن و ئاوی خواردنەوە کێشە گەورەکەیان نەبوون، بەڵکو ئەو سزایە نەبوون کە داعش دەیسەپاندە سەر دانیشتوان بە هەر هۆکارێک بوو بێت. نەتەوەیە گرتوەکان نیگەرانی هەیە سەبارەت بە ئاوارەبوونی 1 ملیۆن کەس، بەڵام دەشڵێت ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی چەندێک بە خێرایی کۆتایی بە داعش دێت لە مووسڵدا و هەروەهاش ئاستی وێرانبوونی شارەکە لە پاش شکستی داعش لە مووسڵدا.